ئەنستیتۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات ساڵی 1818 زاینی لە سانت پترسبۆرگ دامەزرا. ئەم ئەنستیتۆیە لە ماوەی تەمەنیدا کە نزیکەی 200 ساڵە بە چەند ناوی جۆرا و جۆری وەک مۆزەخانەی ئاسیا، زانکۆی ڕۆژهەڵاتناسی، ئەکادیمیای زانستەکانی یەکێتی سۆڤیەت و زانکۆی زمانەکانی ڕۆژهەڵات چالاکی هەبووە و لە هەر سەردەمێکدا بە هەر ناو و پێناسەیەکەوە بوو بێت ئامانجی کۆکردنەوەی بەرهەمی فەرهەنگی ڕۆژهەڵات و لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر زمان، ئەدەبیات، مێژوو، فەرهەنگ، دابوونەریت و یاسای هەموو نەتەوەکانی ڕۆژهەڵات و هەروەها پاراستن و چاپ و بڵاوکردنەوەیان بووە. بێگومان بەگشتی توێژینەوە لەسەر نەتەوەکانی ڕۆژهەڵات لە یەکێتی سۆڤیەتی پێشوو و ڕووسیای ئێستادا مێژووەکەی نزیکەی 300 ساڵە. لە 28 جانیوەری 1924 زاینی بە فەرمانی پتری گەورە کۆڕی زانیاری ڕووسیا بە ئامانجی زۆر گەورە و بەربڵاو دامەزرا. یەکێ لە ئامانجەکانی توێژینەوە و لێکۆڵینەوە بوو لەسەر فەرهەنگ و زمان و مێژووی ڕۆژهەڵات. پاشان چەند تەوەر و بابەتێک گەڵاڵە کرا بۆ دامەزراندنی ڕێکخراوی تایبەت بە ڕۆژهەڵاتناسی پێشنیازکرا و هیچ کامیان بە ئەنجام نەگەیشت تا ساڵی 1818 زاینی بە فەرمانی سرگەی سیمۆنۆڤیچ ئۆوارا، سەرۆکی ئەکادیمیای زانستەکانی ڕووسیا و وەزیری پەروەردە، ڕێکخراوێک لە ژێر ناونیشانی مۆزەخانەی ئاسیا بە سەرۆکایەتی کریستیان فرێن دامەزرا. دواتر لە ساڵی 1930دا بە پشتیوانی مۆزەخانەی ئاسیا زانکۆی ڕۆژهەڵاتناسی ئەکادیمیای زانستەکانی سۆڤیەت بە هاریکاری سرگەی ئالدنبۆرگ دامەزرا کە ئەمڕۆکە بەشێکی سەربەخۆیە و لەو ڕێکخراوە جیابۆتەوە و ناوی ئەنستیتۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵاتە. هەرچەندە بناغە و مێژووی 200 ساڵەی مۆزەخانەی ئاسیا لە بەشی دەستنووسەکانی ڕۆژهەڵات دەستی پێکردووە. ئەنستیتۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات لە چەند بەشی جۆرا و جۆری وەک باشووری ئاسیا، ئاسیای دوور، عەرەبناسی، ئێرانناسی، ئاسەوارناسی و کوردناسی و بەشی بەڵگەنامە و دەستنووس و دەیان هەزار بەڵگە و دەستنووس لە ڕۆژهەڵات پێکهاتووە. لە بواری کوردناسیدا و لە ساڵی 1826 زاینی بەدواوە توێژینەوەکان بەدەست زانایان و کوردناسانی جۆرا و جۆر ئەنجام دران. بەڵام لە سەرەتای مانگی مارسی 1959دا بە فەرمانی جۆزیف ئابگارۆڤیچ ئۆربیلی کە سەرپەرشتی زانکۆی ڕۆژهەڵاتناسی لینینگرادی لە ئەستۆ بوو، بە شێوەیەکی فەرمی بەشێکی سەربەخۆ بە ئامانجی لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر مێژوو، ئەدەبیات، زمان و فەرهەنگی میلەتی کورد دامەزرا و شوناسی گروپی کوردی وەرگرت. لە سەرەتادا سەرپەرشتی گروپی کوردی لە ئەستۆی ئۆربیلی بوو، پاشان قەنات کوردۆ سەرپەرشتی گروپەکەی لە ئەستۆ گرت و ئەو کاتەوا باو بوو لە تەواوی بەشەکان و گروپەکاندا توێژەری لاویان ڕادەکێشا بۆ خۆیان. زۆربیان کەسانێ بوون تازە لە بەشی ڕۆژهەڵاتناسی خوێندنیان تاو کرده بوو. ئۆربیلی بەرنامێکی زۆری لە بواری توێژینەوەدا بۆ تۆمارکردن. ئەم توێژینەوانە لە پلەی یەکەمدا بریتین لە لێکۆڵینەوەی زمان و ئەدەبیاتی کوردی وەک سۆرانی و کورمانجی. بێگومان لە بوارەدا قەنات کوردۆ تێکۆشینی زۆری هەبوو، بەتایبەت لە بواری فۆلکلۆر و زمانناسی کوردی و هەروەها بەگشتی توێژینەوەی بەربڵاو لەسەر زمانناسی کوردی. Но у нас, кроме, естественно, монголоведения, очень другие, очень значительно были представлены другие дисциплины. Вот, курдоведение — это тоже наша визитная карточка. Из Курдистана, да, из Иракского Курдистана.
جگە لە جۆزف ئۆربیلی و قەناتی کوردۆ توێژەران و زانایانی کوردناسی دیکە لە زانکۆ و گروپی کوردی کار و تێکۆشانیان هەبووە. کەسانێکی وەک ئیسحاق سوکرمان، ماگاری تارۆدەنکە، زارا عەلیۆڤنا، ژابا، ئەردۆگان جەلیلۆف، جەلیل جەلیلۆف، یڤگینیا ڤاسیلیڤا، ژاکلینا مۆسائیلیان، ئیرائیدا سمیرنۆڤا و کەریم ئەیوبی. بێگومان پێش دامەزراندنی فەرمی گروپی کوردی کەسانێکی وەک کریستیان فرێن، پالاس، میخائیل ولکۆڤا، ئیڤانۆڤیچ لیرخ، ئەلێکزاندەر فریمان چەند توێژینەوە و کارێکیان لە بواری زانستی کوردناسیدا کردبوو کە گرنگترینیان کتێبێکی دووبەرجی بووە سەبارەت بە دروستبوونی ڕەچەڵەشی کوردەکان بە ناوی توێژینەوەیەک سەبارەت بە کوردەکانی ئێران و باو باپیرانیان کە لە هەفتاکانی سەدەی 19دا بەدەستی لیرخ نووسرا بوو بە چاپ گەیشت. هەروەها یەکەمین وتار لەسەر کوردەکان کە سەبارەت بە کتێبی شەرەفنامەی شەرەفخانی بەتلیسی بوو لە ساڵی 1826 لەلایەن میخائیل ولکۆڤا بە هاریکاری کریستیان فرێن نووسراوە. دوو کاری بەرچاو کە یەکێکیان کتێبی لیرخە و ئەوەی دیکە گوتارێکە لەسەر کتێبی شەرەفنامە بە بونیاد و سەرچاوەی زانستی کوردناسی لە رووسیادا دادەنرێت کەوایە ئێمە دەتوانین بە متمانە و شانازیەوە بڵین کە جێگە و زێتی زانستی کوردناسی لە دنیادا رووسیایە. من فکر میکنم و معتقدم که منوە ئەزانم و بیرروڕام وایە کە ئەنستیتۆی ئێمە لە ناوەندەکانی بەشکۆی کوردناسی دنیایە. دنیا محسوب میشه. من هیچ جای دنیای لە هیچ کوێیەکان نەمبینیوە کە ئەوها ناوەندێکی کوردناسی هەبێت. وجود داشته باشه. شما حتما اطلاع دارین که در لە ناو یەکێتی سۆڤێتی پێشووە کوردەکان ئەژیان وەک لە ئەرمینیا، جۆرجیا، قەزاقستان و قرقیزستان لیژنە زانستیەکانی ئەنێران بۆ ئەم شوێنانە بۆ کۆکردنەوەی فۆلکلۆری کوردی. و هیئت‌های علمی دوایی کە زانایان ئەگەڕانەوە ئەو شتانەی کۆیان کردبوو بە کتێب لە چاپیان ئەدا تا تەواوی ئەو بەرهەمانە وەکو میراتێکی زانستی بۆنەوەی داهاتوو بمێنێتەوە. به صورت کتاب در می آوردن و چاپ می‌کردند که به عنوان یک میراث علمی برای نسل آینده باقی مونده. دوای دامەزراندنی زانکۆی ڕۆژهەڵاتناسی لە ساڵی 1930دا زۆر بابەت و تەوەری توێژینەوەی سەرنجڕاکێش لە بەرنامەی کاری زانکۆدا دادەنرێت. بەڵام بەداخەوە لەگەڵ دەستپێکردنی شەڕی جیهانی دووەم هەمووی ڕادەوەستێت و مەرگ و وێرانی باڵ دەکێشێت بەسەر ژیان و کاری توێژەرانی زانکۆدا. Институт пережил очень тяжелую зиму, тяжелую. زانکۆ زستانێکی سەخت ئەگوزارێنێ، زستانێکی سارد لە ئابلوقا. هاوینی ساڵی 1940 زاینی کارگێڕان و توێژەران و دکتۆرەکانی زانکۆ نزیکەی 130 کەس بوون. بەڵام لە بەهاری ساڵی 1942 زاینی کە ئەم گەمار و سامناک و سەختە کۆتایی دێ تەنیا 27 کەس بە زیندویی دەمێننەوە. زۆربیان لە بەربرسێتی دەمرن و بەڕێککەسیش لە کاتی شەڕدا گیان لەدەست دەدەن. دەتوانین لەناو ئەوانەدا ئاماژە بە قەفقازناس و کوردناسی چالاک باریز ڕودنکە باوکی مارگاریتا ڕودنکای زانا بکەین کە لە ساڵی 1942 زانیدا کوژرا. Он вот как раз погиб в 1942 году. بە درێژایی ماوەی شەڕ بۆ چاودێریکردن لە هەموو دەستنووس و کتێبەکان 5 پسپۆریان دانابوو تا نەهێڵن ئەو خەزێنە بە نرخەرە دەست بچێت کە خۆشبەختانە توانیان چاودێری بکەن و نەهێڵن زیانیان پێ بگات. 2 کوردناسی چالاک لەبەرەی شەڕ بە سەلامەتی دەگەڕێنەوە. یەکێکیان قەناتی کوردۆ و ئەوی دیکەیان ئیسحاق سوکەرمانە
لە ڕاستیدا قەناتی کوردۆ زۆر زووتر ئاشنا بوو بە بیر و بۆچوون و کاری نوێخوازانەی جۆزیف ئۆربیلی کە لەو کاتەدا سەرقاڵی وانەوتنەوە و وانە خوێندن و توێژینەوە بوو لە زانکۆی ڕۆژهەڵاتناسی. بەم شێوەیە ئەم کەسانە بناغی کوردناسیان نەک تەنیا لە لینینگراد بەڵکو لە تەواوی یەکێتی سۆڤیەت دانا. شێوازی ڕۆژهەڵاتناسی سەنت پترسبۆرگ لەگەڵ ناوەندی ڕۆژهەڵاتناسی مۆسکۆ هەر لە سەرەتاوە جیاوازیان هەبووە. لە مۆسکۆدا لەسەر پرسە ڕۆژانەکان خوێندنەوە و لێکۆڵینەوەیان هەبووە و هەیە، وەک سیاسەت، ئابووری و فەرهەنگی ئاسیای ئێستا. بەڵام لە شێوازی لینینگراد یان سەنت پترسبۆرگدا خوێندنەوە و توێژینەوەیان لەسەر بەرهەمە مێژوویەکانی ڕۆژهەڵات بە بنەما و بنیادی کاردادەنرا. بەم شێوەیە کاری خوێندنەوە و لێکۆڵینەوە لەسەر ڕابردوو ئێستاکەی میلەتانی ڕۆژهەڵات لە نێوان ئەم دوو ناوەندەدا دابەشکراوە. لە هەندێک بابەتدا ئەم دوو ناوەندە لە بواری توێژینەوە و مێژوو زمانی کوردەکاندا جیاوازی بیرۆڕایان هەبووە و هەیە کە لەگەڵ یەک سەبارەت بەو جیاوازیانە لە گفتوگۆدا بوون و هەن. ڕەنگە بتوانین بڵێین هۆی ئەم جیاوازیانە ئەوەیە کە توێژەرانی زانکۆی ڕۆژهەڵاتناسی مۆسکۆ لە هەندێک لە بابەتەکاندا توێژینەوە و خوێندنەوەیان لەسەر بناغەی نووسراوەی توێژەرانی ڕۆژئاوایی و ئەوروپایی داناوە. بەڵام لە شێوازی سەنت پترسبۆرگ توێژینەوەکان جگە لەسەر چاوە ڕۆژئاواییەکان زۆربەی لەسەر بناغەی مێژوو، زمان و نووسینە کوردیەکان و بڕێک جار توێژەرانی کورد زمان پێک هاتووە. ما از منابع اولیه استفاده میکنیم از منابع ئێمە لە سەرچاوە سەرەکیەکان کەڵک وەراگرین، ئەو سەرچاوانەی کە بە زمانە بنەڕەتی ئاسیاییەکان نووسراون و دواتر بە شێوەی کتێبی زانستی بە چاپی ئەگەیەنین. در میاریم که بعد این کتاب رو به چاپ میرسونیم. لە بەشی کوردی ئەنستیتۆدا تا ئێستا زیاتر لە 50 بەڵگە و کتێب و 300 گوتاری زانستی لە بواری جۆرا و جۆردا بە زمانەکانی ڕووسی، کوردی و زمانەکانی تر چاپ و بڵاو کراونەتەوە. بابەتگەلێکی وەک زمانناسی، ئەدەبیاتناسی، فەرهەنگی وشە، فەرهەنگی نووسین، مرۆڤناسی، دەقی ئاینی، سترانی کوردی، پەند و مەتەڵ، چیرۆکی کۆن، شاعیرانی کورد، مێژوو، دابوونەریت، فۆلکلۆر، زاراوە جۆرا و جۆرەکانی کوردی وەک کرمانجی، کرمانجی خوراسان، باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان، سلێمانی، سنەیی، سۆرانی، گۆرانی، هەورامی، موکریانی و فۆنەتیکی زمانی کوردی. لە بەشی دەستنووسەکانی ئەنستیتۆدا نزیکەی 115,000 دەستنووس بە 65 زمانی زیندوی ڕۆژهەڵاتی و هەروەها ئەو زمانانە کە فەوتاون هەیە. جگە لە بەڵگە و دەستنووسەکان لەسەر کاغەز و چەرم، هەروەها هەڵکۆڵینی سەردار و کەتیبەکان لەخۆ دەگرێت.
самое старое, мне кажется, پاپیروس. کۆنترینیان بەڕای من لە پاپیرۆس یان کاغەزی حەسیریە کە لە کتێبی مردوەکانی میسرە. مێژووی ئەو بۆ 10 سەدا پێش لە دایکبوونی مەسیح دەگەڕێتەوە. کورتسکих рукописей в нашем بەڵگەنامە و دەستنووسەکانی کوردی لە ئەرشیفی ئێمەدا زۆر نین، سەرجەمیان دەدانە دەبن. گرنگترین بەڵگەنامەی دەستنووسی کوردی لێرەدا قاموس و بەرهەمی ئەدەبی کوردی لەخۆ دەگرێت. جگە لە دەستنووسەکانی کورد لە ناو دەستنووسەکانی فارسیشدا سەبارەت بە کورد و مێژوو و فەرهەنگی کوردی بابەت هەیە. در زمان پیش از انقلاب بولشویکا نظام تزاری پێش ڕاپەڕینی بەرشەفیکەکان ڕژێمی تزاری بایەخ و گرنگبوونی ئەم دەستنووسانیان ئەزانی و فەرمانیان ئەدا بە زانایانی ڕووسی کە لە وڵاتانی جۆراوجۆر ئەژیان تا ئەو بەڵگەنامە و دەستنووسانە کۆبکەنەوە و بۆ لینینگرادی پێشوو کە ئەو دەم پایتەختی وڵات بوو بنێرن و ارسال کنند بفرستند به پایتخت کشور که سان پترزبورگ بود، همین شهر بود. این نسخه های خطی که از ایران مثلا بەم جۆرە بوو ئەو بەرگە دەستنووسانە کە لە ئێران و تورکیا وڵاتانی عەرەبی و وڵاتانی ترا بە دەستی نوێنەرانی حکومەت و ڕۆژهەڵاتناسانی ڕووسی کۆ ئەبوونەوە ئەهاتنە سەنت پترزبورگ و بە کۆمەڵێک کە لێرەیە لەسەر ناوی دەستنووسەکانی ڕۆژهەڵاتی ناسراوە زیاد ئەبوون. بەم شێوەیە ئەم کۆمەڵە ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر ئەبوو. بەشی بەڵگەنامە و دەستنووسەکان کە لێرەیە هەیە لە بەردەستی تەواوی زانایانی دنیادانرا و لە تەواوی دنیا زانایان و خوێندکاران و هۆگران بۆ خوێندن و لێکۆڵینەوە و کارکردن لەسەر ئەم بەڵگەنامە و دەستنووسانە یان بۆ ئێرە. هەر کات دەست لەو بەڵگە و دەستنووسانە دەدەم کە لە ڕابردووی زۆر دوورەوە هاتوون و بەدەستنەوەکانی پێشوو نووسراون هەست دەکەم ڕێبواری کاتم. В общем-то, Курдистан тоже относился к числу вот этих самых... دەبێ بڵین کە کوردستان بەتەنیا گرنگێکی تایبەتی بۆ رووسیا هەبووە. لە مەودای نێوان سەدەی 19 و 20دا سەرباز و گەشتیارانی رووسی بەباشی لەسەر کوردستان و ڕۆژئاوای ئاسیا لێکۆڵینەوەیان هەبووە. زۆربەی توێژینەوەکانیان بە شێوەی وێنەگرتن بووە. بەڕاستی هەر لەم سەردەمەدایە کە وێنەگەلێکی دەگمەنی کوردستانمان لەبەردەستدایە. периоду относятся совершенно уникальные фотографии, которые мы вот недавно издали в книге «Земля». ماوەیەک لەمە پێش کتێبێکمان لە ژێر ناونیشانی نیشتیمانی داستان کە وێنەکانی مینۆڕسکی بوو چاپ کرد. لەو کاتەدا کە ئەو سەبارەت بە سنوورەکانی نێوان ئێران و تورکیا لە ساڵەکانی 1912 تا 1970 خزمەتی دەکرد. کۆمپانیایەکی رووسی بە ناوی گازپرۆم نەوت کە خەریکی جێبەجێکردنی چەند بەرنامە و پرۆژەیەک بوو لە کوردستاندا پاڵپشتی ئەم کتێبەی کرد.
لەم ساڵانەی دواییدا توێژەرانی بەشی کوردی ئەنستیتۆ بەهۆی کێشە و گرفتی جۆرا و جۆرەوە زۆر کەم توانیویانە سەفەر بکەن بۆ کوردستان و ماوەی مانەوەیان لە کوردستان زۆر کەم و سنووردار بووە. دوایین سەفەرمان بۆ کوردستان چەند ڕۆژ لەمە پێش بوو کە بەداخەوە زۆر کەم بوو، تەنیا یەک ڕۆژ لە کوردستان ماینەوە. بەڵام ئەم سەفەرە دەستکەوت و هەستی ئێمەی بۆ نیشتیمانی کوردەکان بەهێزتر کرد. وڵاتێکی ڕەنگین و زۆر دەڕەفێن لەگەڵ خەڵکێکی باش. ئەم سەفەرە بە بۆنەی ناساندنی کتێب بوو. بەشی زۆری کاتمان بە بۆنەی ئەم مەراسیمە بەسەرچوو. بەڵام دەرفەتێکی هەرچەند کورد بەدەست هات بۆ توێژکردن لەگەڵ کەسانی جۆرا و جۆر. بە تایبەت من لەگەڵ چەند کەس لە کوردەکان توێژم کرد. ئەنستیتۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات لە کاتی دامەزراندنەوە تاکو ئێستا لەگەڵ ناوەندە زانستیەکانی دنیا پەیوەندی هەبووە. بەڵام لە ماوەی 15 تا 20 ساڵی دواییدا ئەم پەیوەندیە زۆرتر و بەربڵاوتر بووە. ناوەندگەل و وڵاتانێکی وەک فەرەنسا، ئەڵمانیا، بەریتانیا، ئەرمینیا، جۆرجیا، تورکمانستان، قەزاقستان، ئێران، چین، ژاپۆن و کوردستان. ڕۆژهەڵات ناسی و کار و لێکۆڵینەوە لەسەر ڕۆژهەڵات ئێستاکە زۆر پێشوازی لێ ئەکرێت و زۆر پێویستە. مانای ئەوەیە کە خەڵک ئەیانەوێ لەسەر ڕۆژهەڵات توێژینەوەیان هەبێ و سەبارەت بە ڕۆژهەڵات هەموو شتێک بزانن. هەروەها ئیش لەسەر کوردەکان زۆر داخوازی لەسەرە و پێداویستیەکە و ئەمەش سەرنجڕاکێشە. لە ساڵی 2013 زاینی دەوڵەتی رووسیا بەهۆی بڕێک لە گرفتەکان و گرنگتر لە هەمویان گرفتی ئابووری، ئاڵوگۆڕ و چاکسازیان دەست پێ کرد. ئەم ئاڵوگۆڕانە بە دروشمی گەشەپێدان و گۆڕانکاری و بەرزکردنەوەی ئاستی ئەکادیمیایی بوارە زانستیەکان دەستی پێ کرد. بەم بۆنەوە پێدەچێت ئەنستیتۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات یا بەگشتی هەڵبوەشێننەوە یا تێکەڵی زانکۆکانی تری بکەن کە ئەمە هەوڵەکانی ئەنستیتۆ زۆر کەم دەکاتەوە. ئەمە بایەغ نەدانە بە خەزێنەی بە نرخی ئەم ئەنستیتۆیە کە لە رووسیادا بە ڕەنج و ماندووبوون و تێکۆشانی زیاتر لە 300 ساڵ کۆکراوەتەوە. خەسارێکی قەرەبوو نەکراوە بۆ ئەم ئەنستیتۆیە و ئامانجە بەرزەکانی.